سلاوتان لێبێت لە کۆنفرانسی ژن لە ئاوێنی کۆمەلگە و مێژوودا درێژە بە گفتوگۆکارمان بدەین لەگەڵ میوانی تیکە کۆنفرانسەکە ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی لە چوارچێوەی ئەو هەڵمەتە 16 ڕۆژیەدایە کە بۆ بەرەنگاربوونی توندوتیژی دژ بە ژنان لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە. دیارە لە سەرەتای دەستپێکردنی یەکەم ڕۆژی هەڵمەتی بەرەنگاربوونی توندوتیژی دژ بە ژنان چالاکی جۆراجۆر لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە دیاریکراوی چەقی ئەم چالاکیانە لە شاری سلێمانی و لە زۆربەی چالاکیەکانیشدا با تاالبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری هەبووە وەکو کەسێکی کارە و سیاسێکی کارە بۆ داکۆکیکردن لە پرسی ژنان بە بەردەوامی وجودی دەبینرێت. دیارە هەر لەسەر چۆنێتی بەڕێوچوونی کۆنفرانسەکە و توندوتیژیەکانی دژ بە ژنان و خێزان لە ناو هەرێمی کوردستانە ئەمڕۆ لە یادم نەچێت 13مین ڕۆژی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانە لەگەڵ بەڕێز پاڤێ جەمیل مامۆستای زانکۆ وەکو ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان زانکۆی سلێمانی و سەرۆکی لیژنەی باڵای کۆنفرانس کە لێرە ئامادەیە گفتوگوێم بابەتاکەین. دکتۆر پاڤێ زۆر سپاس دەکەم کە لێرە ئامادەیت هەیە. حەزەکەم جەنابەت هەمووەکو سەرپەرشیارێکی گشتی لیژنەی کۆنفرانسەکە بعد لە چۆنێتی ڕێخستنی کۆنفرانسەکە بکەین و جەنابیشە هەر بە حکمیەوەی وەکو مامۆستایەکی زانکۆ و لە بەشی ڕاگەیاندن تێبینیەکانی ئێوە گرنگە هەم بۆ میدیاکاران هەم بۆ چۆنێتی ڕێخستنی کۆنفرانسەکە لەسەرم بابەتە جەنابە بۆمان ڕوونکەیتەوە چۆنە کۆنفرانسەکە. زۆر سپاسانەکەم. دیارە ئەمڕۆ ئێمە لە کۆنفرەنسەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی ژنین لەژێر دروستمی ژن لە ئاوێنی کۆمەڵگە و مێژووە. ئەم کۆنفرانسە بە هۆکاری ئەوە هاتەدی یاخود ئامانجمان لەم کۆنفرانسە ئەوە بوو کە هەستمان بە فەراغێکی ئەکادمی کرد لەسەر بابەتی پرسەکانی ژنان. ماوەیەکی زۆرە یعنی ئەتوانین بڵێن لە مێژۆ تاوەکو ئێستا بابەتەکانی ژنان و پرسی ژن بەردەوام باسەکرێ، بەردەوام کتێبی لەسەر نووسرێ، بەردەوام چاوپێکەوتن و ینی زۆرێک لە بابەت ئەکرێ، بەڵام کۆنفرانسێکی نێودەوڵەتی زانستی ئەکادمی لەبارەیەوە نەکراوە. پێویستمان بۆ بوو بزانین بە شێوازێکی ئەکادمی چۆن ئێمە باس لە پرسەکانی ژنانەکەین، چونکە پرسی ژن خۆی بۆ خۆی پرسێکی حساسە، پرسێکی هەستیارە. بەداخەوە زۆر جار ئەم پرسە بەلاڕەیە ئەبرێ یاخود زۆر جار ڕۆڵی لاوازی پێ ئەدرێ. زۆر جار لە بابەتی پرسەکانی ژن و بە ئەو بابەتانی کە پەیوەندی بە یەکسانیەوە هەیە ژنان پەراوێز دەخرێن یاخود لایەنێکی خراپ و نەرێنی یاخود لایەنێکی بە شێوازێکی نەریانە باسەکرێت. بۆیە ئێمە ویستمانە ئەم فەراغە بەم کۆنفرانسە زانستیە پڕکەینەوە. ویستەکەی ئێوە لە کۆنفرانسەکەیە بەدیکرا توانرا ئەو ئامانجی هەتان بوو بەدی بهێننەوە لە کۆنفرانسەکە؟ بڵێ طبعاً ئەمڕۆ جارێکە سەرەتایی دەستپێکی کۆنفرانسەکەمانە خۆشبەختانە چەند سپیکەرێکی زۆر بەتوانا و ئەوانەی کە خزمەت بە پرسەکانی ژنەکەن بەشداریان تێدا کرد. ئەم کۆنفرانسە دوای ئەوە یەکەم پانێڵمان دەستی پێکرد کە پێک هاتبوو لە 4 پانێڵست کە هەریەکان خۆی بۆ خۆی دیدگا و توێژینەوەی خۆی پێشکەش کرد. بەڵام ئەم توێژینەوانە و ئەم پانێڵانە بەردەوامی هەیە. ئێمە دەست پێکەینەوە وەجبەی دووەم و بە چەند پانێڵێکی تر و ڕۆژی هەینیش بە هەمان شێوە بە دوو واتە کاتی بانی و کاتی دوای نۆڕۆ سەر لێنوێ ئێمە توێژینەوەکان جارێکی تر لە هۆڵەکانمانە کە 3 هۆڵی ترمان بۆ تەرخان کردووە هەر بەشدارە بێت و پیشان ئەیرێ لە دوجارە دەرئەکەوێت کە بزانین لە کۆی ئەو خاڵە گرنگانی کە لەم توێژینەوانەوە هەبووە چیمان دەسەکەوێتەوە. دکتۆرە پاڤێ لە قسەکانی پێشترە باس لەوە کرد کە زۆر جار پرسی ژنان بابەتی ژنان بەلاڕێدا برێ. ئێوە جەنابەت هەموو ژنێک هەمامۆستایەکی زانکۆ هۆکار بۆچی دەگەڕێنەوە کە پرسەکانی ژنان بەلاڕێدا برێ و کێن ئەو کەسانی کە پرسی ژنان بەم ئاڕاستەیە بن؟ بەڵێ دیارە ئێمە ئەبێ بزانین کە لە هەموو دنیا بۆ شێوازێنێک تەنها لە هەرێمی کوردستانە بابەتی ژنان بابەتێکی عالەمیە، بابەتێکی جیهانیە، پرسێکی گشتیە، بابەتێکە کە ژنانی جیهان ساڵانێکی زۆرە خەباتی بۆکەن، بەڵام بە تەوژمی جیاواز و بە پلەبەندی جیاواز. بۆیە ژنانی کوردیش بە دەر نابێت لەم جۆرە ئایدیا و لەم جۆرە هزرانی کە لە ناو کۆمەڵگەکەمانە بوونی هەیە. بۆیە ئەمانە وای کردووە کە لە هزری
هیزری ئێمە جارێکی تر دووبارە بێتەوە ئەو پەروەردەی کە پەروەردە بووین لەسەری لە خێزان و لە کۆمەڵگەکەمانە وای لێ کردوین کە دوجار بچێتە هیزری ئێمە و دوجار لە ڕفتارمانە ڕنگ باتەوە بۆی ئێمە لە هەر شوێنێکی بڕیارا بین لە هەر جێگەیەک بین بەم شێوازە جارێکی تر ئەو هزرەی کە هەمانە کە ژنان بە شێوازێکی لاوەکی سێر بکرێ بۆ شێوازە مامەڵاکەینەوە بۆیە ئەگەر سێری هۆکارەکان بکەین هۆکارەکان زۆرن بەڵام ئیتر کاتی ئەوە نەماوە ئێمە دانیشتین زۆر بەڕاستە ئەبێ گرنگە هۆکارەکان بزانرێ لەسەر ئەساسی ئەوە چارەسەر بەڵام ئێستا کاتی چارەسەری فعلیە بۆ ئەم کێشانە ئاستی ڕۆشنبیری هەم لە ئاستە سەرەتاییەکان تا دەگاتە ئاستێکی ڕۆشنبیری چ بۆ ژنان و چ بۆ پیاوان لەسەر ئاستە حکومڕانی و ئیداری و سیاسیەکەیش ئێستا چۆنە بۆ پرسی ژنان لەناو عێراق لەناو هەرێمی کوردستانیش بۆیە دەڵێم عێراق چونکە خانووی یەکەمی عێراق خاپشانە زیبراهیم ئەحمەد لە نێو کۆنفرانسەکە ئامادەی هەبوو تەنانەت لە نێو دەستپێکی پانێڵەکانی شاقسەی هەبوو بۆیە ئەڵم لەسەر ئاستێکی گشتیر لەسەر ئاستی عێراقا تێگەیشتنە گشتگیریەکە و چارەسەریەکان بۆ پرسی ژنان ئێستا چۆنە؟ بەڵێ خۆشبەختانە ئێمە لە پانێڵەکانمانە پانێڵی یەکەم بەڕێز کاقوبات جێگیری سەرۆگوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بوو پاشان خانمی یەکەمی عێراق خات و شاناز ئیبراهیم ئەحمەد بەشدار بوو پاشان چۆنەڵی قونسوڵی ئەڵمانی بۆ کاروباری سیاسی و مرۆیی بەشدار بوو دوای ئەوەش خات و فەرەنگیز بەشدار بوو وەکو بەرپرسی ڕێکخراوی ئینستیتوتی عەرەبی و ئیسلامی لە وڵاتی بەریتانیا بۆیە ئەمانە بەڕاستی چاوکرانەوەیەک و دنیابینینێکیان یا بە ئێمە و بەڕاستیەکەی ئێمە تێگەشتی لەوەی کە هەوڵەکان بۆ پرسیژن زۆر جدیە و هەوڵی زۆر باشنراوە و لە هەمان کاتە چەندین تەوەر و چەندین بابەتی زۆر گرنگ لەویا خرایە ڕوو بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تەواوکەر و یاخود بەردەوامیدەری ئەم کارانە بین بەتەکید هەوڵەکان زۆرن ڕێکخراوەکان ڕێکخراوە چۆنەڵی مەدەنیەکان کاری زۆر جدیەکەن بەڵام کێشەکە لە چیایە کێشەکە لەوەیە کە چەندێک کاری جدی ئەکرێ بۆ ئەم پرسە بەداخەوە چەندین کاری تری شەکرێت کە ئەم پرسە بچووک بکرێتەوە ئەم پرسە بەلاڕێیا ببرێ بۆیە ئێمە بەڕاستێکی ویستومانە لەم ناوەندە ئەکادیمی خۆمانەوە بە شێوازێکی باڵانس باز لە پرسەکانی ژنکەین نە ئەوە تا پرسی ژن وا لێ بکەین کە جیاوازێکین لە واقع و لە ژیانی واقع و کۆمەڵگا نە ئەوە تاواشی لێ بکەین بەڕاستێکی کە بەکار بهێنرێ بۆ هەندێک بەرژەوەندی کە دوجار زەرمەندی سەرەکی ژنان خۆیان بن. دکتۆر پاڤێ ڕەنگە بۆ شێوە عامەی کە خەڵک تێگەیشت بێ و یان هەر هۆکارێک تێگەیەنرابنیان تێگەیشت بن بە دوواداچوونەکانی خۆیان ئەوەی کە بەدی دەکرێت و ڕەنگە خۆمان لە ناو کۆمەڵگایین جەنابە عینەنشت ئەوەی کە زۆر بەرگێمان دەکەوێت کە کارەکرێت ئەم چالاکیانە یاخود چالاگوانان کە باز لە پرسی ژنانەکەن دابڕینیانە لە پیاوان جیاوازیەک بێت لە چینایەتی لە ڕەگەزی لە کۆمەڵگەدا دروست بێت فعلەن ئەم جۆرە کۆنفرانسانە و ئەوانەی کە لە کایەکانی پرسی ژنان کار دەکەن ئەم ئامانجیان هەیە یان ئامانجە گرنگەکەیان دیارە ئێمە هەرگیز لەگەڵ ئەوانین کە ژنان و پیاوان لە یەکتری بترازێنین یاخود جایکەینەوە ئێمە تەنها باس لە مافی مرۆڤەکەین باس لەواکەین کە ژنیش مرۆڤە هیچ جیاوازەیەکی ڕەگەزی ئێمە نامانەوێ هەبێ بە پێچوانەوە ئێمە ئاشتی کۆمەڵگەمانەوێ ئاشتی ناو خێزانمانەوێ ئەمانەوێ کۆمەڵگەکە مافی مرۆڤ بوون و مافی شایستە بە مرۆڤەکان بدات ژنانیش وەکو ڕەگەزی پیاوان مافی خۆیانەکە کار بکەن مافی خۆیانەکە لە بری ئەو کارە مافەکانی خۆیان وەربگرنەوە بە هەمان شێوازی پیاوان بۆیە ئێمە هەدەفی سەرەکی ئێمە ئەوەیە کە بە شێوازێکی زۆر بێلایەنانە باز لە پرسەکانی ژنان بکەین تاکە ئامانجی ئێمە ئەوەیە کە ژنان بە دەرەجە دوو سێر نەکرێت کە ژنان ڕۆڵی لاوەکیان نەیرێتێ کە ژنان ئەو مافەیان بیرێتێت کە خۆیان ئەرکیانە بۆیە کە تا ئەرکیان هەبێ پێویستی شەمافیشان بیرێتەوە. دکتۆر پاڤێ دیارە ئێمە وەکو میدیاکاران ئەو ئەرکەیکە لە ئەستۆمانە دەبێت لە هەر کەناڵێکی میدیایی دەردەکەوین پرسیاری خەڵک بگەێنین و ڕەنگە زیاتر جەنابیش لە قسەی من زیاتر تێبگەیت کە ئەرکمانەوەی پرسیارەکان بگەینین بە بێلایەنی دیارە ڕێخستنی ئەم جۆرە کۆنفرانسانیان هەر جۆرە کۆنفرانسێکی کە لەسەر پرسی ژنان و هەر شتێکی دیکە کە ڕێک دەخرێ ئەوەی کە گرنگە دەبینی لەناو هەرێمی کوردستان پارتێکی سیاسی زۆر هەیە و ڕۆشە سیاسیەکەیش کاردانەوەی هەبوو بەسەر سێکتەرە جیاوازەکان ڕەنگە ژنیشی پرسەکانی ژنانیشی کروێ بە دوو بەشەوە هەر یەک پارتە لە ئاستێک کار بۆ پرسی ژنان کار ڕێخستنی ئەم کۆنفرانسە تاچەند ئەوەی ڕەچاو کردووە کە حیزب جیاوازەکان ئایدیا جیاوازەکان کۆ بکاتەوە بۆ ئەوەی کۆدەنگیەک
دروست بکرێت تۆڕێک بێت بۆ کارکردنی جدیتر لەسەر پرسی ژنان. بەڵێ ڕاستەکەی من ئەمێ ڕوونکردنەوەیەک لەسەرم کۆنفرانسە بەم دیارە ئەم کۆنفرانسەی ئێمە پێشتر پێش 6 مانگ پێش ئێستا ئێمە ئیعلانمان بۆ کرد کە توێژینەوەمان ئەوێت لە بواری ژنانە لە بواری کۆمەڵایەتی سیاسی ئاینی بەبێ جیاوازی تەنها توێژەرەکان ئەیانتوانی لە ڕێگەی پوختەی توێژینەوەکانیانەوە بۆ ئەو ئیمێڵی کە ئێمە دامان ناوە دیارە لیژنەیەکی زانستیمان هەبووە بۆ ئەم لیژنەی زانستیە تەنها ئەو ئیمێڵە لای سەرۆکی لیژنەی زانستی و ئەندامێکی لیژنەی زانستیمان بۆ کارەکان کە ئیمێڵەکان وەربگیرە تەنها کۆکردنەوەی پوختە بووە نزیکی 170 پوختەی توێژینەوەمان بۆ هاو لەم 170 پوختەی توێژینەوە دیارە لیژنەی هەڵسەنگاندنی زانستیەکە دانیشتن سێریان کرد ئەوانەی کە پەیوەندی بە تەوەری کۆنفرانسەکەمانەوە بوو هەڵیان بژار نزیکی ئەوەش نزیکی 120 بۆ 110 توێژینەوەیەک مایەوە لە دوای ئەوە ئێمە جارێکی تر ئیمێڵمان ناردەوە بۆ توێژەرەکان کە پوختەکانتان وەرگیراوە ئێستا ئەتوانن توێژینەوەکانتان جیاوازەکان و پارتە جیاوازەکان کە توێژەر بوو بێت و توێژەر بوو بێت بە توێژینەوەی هەبوو بێ ئێمە بەبێ ڕەچاوکردنی هیچ حیزب و هیچ لایەنێک تەنها مەبەستمان ئەوە بووە کە بابەتەکە چییە و چەندێک خزمەت بە کۆنفرانسەکەکە و لیژنەیەکی مختص ئەمە یەکلایی کردوێتەوە ئەوە نەبوو بڵێ تەنها یەک کەس یان دوو کەس قەراریان نابێت تەنها ئەو یەک کەس دوو کەسە ئەوە بوون کە ئیمێڵەکانیان وەرگرتووە کۆدیان لێیاوە بۆ ئەوەی کە دوای چووە بەردەمی لیژنە زانستیەکە کەس نەزانێ ئەم توێژینەوە هیکەیە بۆ ئەوەی کە زۆر تەنها جەختمان لەسەر ناوەڕۆکەکە کردوێتەوە دوای ئەوەی کە توێژینەوەکانیان بۆ ناردوومانە بۆ دوو هەڵسەنگێنەر لە دەرەوەی کۆلێژەکە یاخود لە ناو کۆلێژەکە بۆ ئەوەی هەڵی سەنگێنن ئەگەر هەردوو هەڵسەنگێنەرە زانستیەکە قبولیان کردبێ ئەوە ئێمە توێژینەوەکەمان وەرگرتووە ئەگەر یەکێک لە هەڵسەنگێنەرەکان ڕەفزی کردبێ ناردوومانە بۆ هەڵسەنگێنەری سێم یعنی بەم پرۆسانەیان ڕۆشتووە ئەگەر هەردوو هەڵسەنگێنەرەکە ڕەفزیان کردبێ ئەوە توێژینەوەکە لەوێ ڕەفز بووە دوای ئەوە ئێمە هاتوین چیمان کردو ئەو تێبینیانەی کە هەڵسەنگێنەرە زانستیەکە ناردوێتەوە ناردومانێتەوە بۆ توێژەرەکە دوای چاکردنی جارێکتر وەرمانگرتوێتەوە واتە بە چەند پرۆسەیەکی یەک لە دواییەکە گەشتوتە ئەم توێژینەوانەی کە ئێستا ئەم دوو ڕۆژە ئێمە گوێبیستیانە بین ئەم توێژینەوانی ئێستا کەواتە باوەڵامی پرسیارەکەم لەمەوە وەربگرم توێژەران و لە پارتە جیاوازەکان لە ئایدیا جیاوازەکان بەفکر جیاوازەکان تیا بەشدار بوون بەشداری پانێڵەکەش بوون بەتەکید ئێمە تەنها جەختمان لەسەر ناوڕۆکەکە بووە بە دڵنیایەوە ئەو توێژەرانی کە توێژینەوەکانیان ناردووە چەندین ئایدیا و فکرە و دیارە لە ئێمە ئاگامان لێ نییە کە سەر بە چه حیزبێکن سەر بە چ لایەنێکن تەنها ویستمانە کە پلەیەکی زانستی مامۆستایان هەبێ و زائیدەن توێژینەوەکەشیان جەخت بکاتەوە سەر تەوەری کۆنفرانسەکەمان بەڵام تیاشیا بووە ڕێکخراو بوون تیاشیان بووە کە سەر بە ناوەندێک بوون و توێژینەوەکان بۆ ناردوین دوای ئەم هەڵسەنگانانە توێژینەوەکان قبول کراوە کەواتە باوەردەوردە گفتوگۆکانم پرسیارەکانم وردەوردە کورتکەمەوە دکتۆر پاڤێ مەبەستمە کە بزانم ئێستا ژنان لە ناوخۆی هەرێمی کوردستانە بە تەواوی پارتە جیاوازەکان مادام هەر گفتوگۆکان لەسەرەوە تەواوی پارتە جیاوازەکان بە تەواوی مەزهەب و دین و ئایدیا جیاوازەکان کۆدەنگیەک دروست بوو بۆ داکۆکیکردن لە پرسی ژنان یان دووبارە پرسە سیاسیەکە کاریگەری و ڕنگدانەوەی هەبوو لەسەر پرسی ژنانیش بەڵێ دیارە ئێمە ئەگەر باز لە پرسی سیاسیکەین ئەوە بە تەکید خۆی بۆ خۆی کۆنفرانسێکی تایبەت بەخۆی ئەوێ و خۆشی کاریگەری هەیە لەسەر کۆی پرۆسە و پرسەکانی تر بەڵام بە دڵنیایی پرسی ژن لە ئێستاە کۆدڵنیەک و ڕایەکی گشتگیری وەرگرتووە کە هیچ شتێک ئەوە ناهێنێت کە تونندوتیژی بەرامبەر هیچ مرۆڤێ بکرێ بۆ تونندوتیژیش تەنها بۆ ژنان نییە تونندوتیژی ئێمە زارەکیمان هەیە و تونندوتیژی جۆری زۆرە تونندوتیژەکانمان جەستەیمان هەیە دەرونیمان هەیە واتا جۆری زۆرە من بۆ لێرا نامێ بچمە سەری بۆ ئێمە لە کۆنفرانسەکە بەڕاستی چکە زۆربەی توێژینەوەکانمان باسییانەکە بەڵام ئەمانەوێ ئەوە بزانین کە لە ئێستا خۆشبەختانە کۆدڵنیەکی باش هەیە هۆشیارێکی باش هەیە بۆ تاکەکانی کۆمەلگا بە جۆرێک لە جۆرەکان کۆمەلگە لەوە تێگەشتووە کە بێت و تونندوتیژی بەرامبەر هەر مرۆڤێ بکرێ بە هەر جۆرێک لە جۆرەکانی بێ دیارە ئەمە هەم لە ڕووی یاساوە
هەم لە ڕووی کۆمەڵگەوە هەم لە ڕووی ویژدانیەوە کە ئەمە کارێکی ناتەندروستە و نادروستە بەرامبەر بە هەر تاکێک لە تاکەکانی کۆمەڵگە و مرۆڤایەتی. باشە ئەمە کەمە دوا پرسیار دکتۆر پاڤێ کۆنفرانسەکە چەند ڕۆژە خاینێ کە من خۆمەزانم پێشتر کە گفتوگۆمان کرد جەنابە باسی لێوە کرد و هەنگاوی داهاتووی هەم وەکو ژنان هەندێک ئاگادار بن هەنگاوی داهاتوو بۆ پرسی ژنان چی دەبێت تەنها بابەتەکانی ژنان لەم 16 ڕۆژەیە چڕ دەبێتەوە هەموو ساڵێک کۆ دەکرێتەوە یان پرۆسەکە بەردەوامی دەبێت بۆ ڕۆژانی داهات. دیارە ئەم کۆنفرانسە 2 ڕۆژەخانە ئەمڕۆ کە ڕۆژی پێنجشەممە حوتیمان بەیانیش هەشتیمان کە ڕۆژی هەینیە وەکو باسمان کرد لە بەیانەکەشی و دوای نیوەڕۆکەشی و پلانێڵەکانمان پێشکەشەکرێ بەڵام خۆشبەختانە من لە کاتی سپیکەکەی بەڕێز کاقوبات تاڵەبانیا بەڕێبەری سپیکەکە بووم ئەوەم خستە بەردەمی زۆربەی زانکۆکانی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا کە هاوکار و پشتیوانمان بێ ئەم کۆنفرانسی نێودەوڵەتی ژنە بەردەوامی هەبێ ئەم ساڵ لە زانکۆی سلەیمانی و بە هاوکاری زانکۆی جیهان بەستراوە ساڵێکی تر هەوڵی جدی بۆ بیرە لەگەڵ زانکۆکانی تریشە بەشداری بکەین و بە شێوازێکی باشتر و گرنگتر چونکە ئەم بابەتە بابەتێکی گرنگە لە کۆمەڵگاوە پێویستی بە بەردەوامی هەیە ناکرێت تەنها فترەیەک گرنگی پێبین و دوجار ئەو گرنگی نەمێنێ و کاڵ ببێتەوە. من زۆر خۆشحاڵ بوو کە لەگەڵ جەنابتان گفتوگویانم کرد دکتۆرە پاڤێ و جارێکی دیکەش خۆشحاڵ بووم بەوەی کە وەکو ژنێک سەرپەرشتیاری لیژنێکی باڵا بۆ ڕێخستنی کۆنفرانسێکی لەم جۆرە و ڕۆڵ و کاریگەری هەبوو بۆ سەرپرسی ژنان بۆ ڕێخستنی کۆنفرانسێکی لەم جۆرە زۆر سپاس دەکەم بۆ ناکەم ژن جیاوازی بکەم نا بەوەی کە پێویستە ژنان خۆیان لە ئاستی خۆیانم هەنگاوە بنین دووبارە سپاس بۆ بەڕێز دکتۆرە پاڤێ جەمیل کە بەڕێزیان ڕاکبی کۆلیژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی سەرۆکی لیژنەی باڵای کۆنفرانسی ژن لە ئاوێنی کۆمەڵگە و مێژوودا خۆشەویستان دیارە ئەم کۆنفرانسە بەردەوامی دەبێت بەرنامەکەمان لێرەدا بە کۆتایی هات بە ڕۆژێکی خۆشحاڵ